Other European countries are going in. لەم دۆخە چەق بەسوەی هەرێمی کوردستان و عێراقدا دیداری سلێمانی بووە هۆی کۆکردنەوەی بیر و بۆچوونە ناکۆکەکان بەشداربووەکان لەسەر سەربەخۆی کوردستان و هێزەکانی پێشمەرگە و یەکپارچەی خاکی عێراق بۆچوونی جیاوازیان هەبوو بەشێک لەلایەنە عێراقیەکان پێیان وایە لە عێراقدا دەستوورێک هەیە پێویستە هەمووان پێوەی پابند بن هەروەها لەبارەی سەربەخۆی کوردستانیشەوە دەڵێن هاوڵاتیانی هەرێم مافی خۆیانە بڕیار لەو بارەیەوە بدەن. يعطى الحرية الكاملة في اختيار مصيره. أنا أعتقد أنه شعب كردستان إذا خير بين أن يختار، أنا أعتقد أنه سوف يختار البقاء في العراق الموحد الفيدرالي المرفه الآمن الذي يحترم وجود كل مكوناته. أعتقد أنه موضوع الاستقلال وموضوع الإدارة الذاتية أو أي إطار آخر يقرره هو أبنائه، يعني بالنتيجة النهائية هي الناس ماذا تريد. هنالك مجموعة تعتقد أن مصالحها مرتبطة مع بعضها تحمي مصالحها تريد أن تدير شؤونها، هذا من حقها. هاوکات لەبارەی پێکدادانەکان و شەڕی براکوژی لە شنگال فەرماندەی هێزەکانی هەفتای وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاند وەزارەتەکەی ئیدانەی پێکدادانەکانی شنگال دەکات لەبارەی مامەڵەی حکوومەتی عێراقیشەوە لەگەڵ هێزەکانی پێشمەرگە وتی حکوومەتی عێراق بە هیچ شێوەیەک هاوکاری دارایی و سەربازی پێشمەرگە ناکات. ئێمە ڕێگە نادەین نەکەوە سیاسەتی سەرکردایەتی سیاسی کورد لە دوای ئەوەی کە ئێمە تووشی شەڕێکی ناوخۆ بووین لە کوردستانە لە دوای ئەو شەڕەوە سەرکردایەتی سیاسی کورد بوو بە خاوەنی تەجروبەیە تەحریمی شەڕی ناوخۆی کردووە لەبەر ئەوە لە شوێنێک لە هەر جێگایەکی ئەم هەرێمە ئەگەر لە بینی دوو مەفرەزە شتێک ڕووبدا معنای ئەوە نییە ئەبێتر ئاگری شەڕی ناوخۆ هەڵگیرتێنەوە جارێکی تر و کورد ئەبێ کورد بکوژێتەوە ئەگەر لەسەر کێشەی ناوخۆیم پێم وایە لەسەر مەسەلەی دەوڵەتبوونی چی نابێت دەگێشە هەموو کوردێک دەوڵەتی کوردی هەیە. هذا اللي بنسير باتجاهه. ئەگەرچی حەیدەر عەبادی بەگەشت بینیەوە باسی لە چارەسەری کێشەکان دەکرد بەڵام سەرۆکی سنتەری دێکۆڵینەوەی استراتیجی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێی وایە کێشەکان ڕەگوڕیشەی مێژوویان هەیە و ئێستا عێراق لەسەر ڕێگە ڕاستەکەی خۆی لای داوە. جا ئەگەر بێت و ئەو دەستکەوتانە ئێستا دەستی کەوتووە لە عێراق لە شەڕی داعشدا بیقۆزێتەوە بیکا بە ڕوانگە و استراتیژێک هەمەلایەنەش پشتگیری دەست بکەوێ دوورنی ئەو قسانەی خۆی دەڵێ بیگەینتە جێ بەڵام ئەمە مشوارێکە کاروانێکە بە چەندین ساڵ بە دەیان ساڵ و زیاتر بەنەوە دەخایەنێ بە مەرجێک لەسەر خەتە ڕاستەکەوی هێشتا عێراق لەسەر ئەو خەتە ڕاستە نییە. لە پەراوێزی دیداری سلێمانیدا زیاتر تیشخرایە سەر ئایندەی هێزە چەکدارەکان و چارەنووسی ئاوارەکان لەو بارێشەوە بەرپرسانی کورجەختیان لە سەرمانەوەی هێزەکانی پێشمەرگە لە ناوچە کوردستانی ئازادکراوەکان دەکەن و دەیانەوێت لە ڕێگەی ڕێککەوتنێکی نوێوە جارێکی تر داڕشنەوە بۆ نەخشەی پێگاتەکانی پارێزگای نینەوە بکرێت بەڵام بەرپرسانی عێراق جەخت لە سەرگەڕانەوە بۆ دەستور دەکەنەوە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.